دیارە 29 ساڵ لەمەوە بەر لە ساڵیادی ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990 گەلی کوردستان بۆ خۆی جیاوازەکەی کفری لەوە بوو کەوا هاوکات لەگەڵ ڕۆژی ڕاپەڕینی ڕانی دەواازەی ڕاپەڕین لە کفری شەڕ و پێکاتان دروست بوو ئۆتۆمبیلی ڕژەوین بەعەس سوتێنرا. من بۆ زیاتر قسەکردن دەچمە لایەکێک لە بریندارەکانی ڕاپەڕین و هەروەها کە ناکرێ باسی ڕاپەڕینی کفریەکەی ڕۆلی شەڕەکەی بەردەم ماڵ حاتەمی حاجی ڕۆسەم کە لێرە ئەو شەڕ و پێکاتانە دروست بوو لەگەڵ ژمارەیەک لە هەڤاڵەکانی من دەچمە لای زۆر بەرز کاک حاتەمی حاجی ڕۆسەم. کاک حاتەم جەنابەت بێتە ئێرە دەمەوێت لە ڕێگەی ئیزگە دەنگەلی کوردستان و لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانە باس لە چرکەساتی ڕاپەڕین بکەی و ئەو شەڕی بەتایبەت کە لێرەکرا. پێشکی پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستانەکەم بە بۆنە یادی ڕاپەڕینی ساڵی 90 چونکە ڕاپەڕین لە ڕۆژێکا بوو پێشتر ناومێدی گەلی کوردی کردبوو کەنفال کرابوو هەموو کوردستان چۆڵ کرابوو دیەکان ڕووخا بوو گەنجی ئەمڕۆ تەمانەوانە نازانێ پێش هەموو شتێ پیرۆزبایان لەکەم حەزەکەم ئەم ڕۆژە هەروە بە ئاسانی بەدی نهاتوو بە خوێنی هەزاران کەس هاتووەتە دی. ئێمە لێرە پێش ڕاپەڕین مەفرەزەیەک کۆمەڵە پێشمەرگ مەفرەزەیەک بووین بەرهەمەداڕش بۆ ڕاپەڕین چەندین نامەی مەکتەبی سیاسیمان لە ناو شار تەوزیع کرد لە 5 سێوتی ئێوە ئیخبار کراون و ئێمەش لێرە بووین ئیخبار کراون لەلایەنی ڕژێمەوە هەوڵە دەن شاری شتەوقە ناتوانن دەرچن نەبێ هەوڵە بۆقتان تر منیش کۆمەڵێکم لەگەڵا بۆ برادرانە هات دوانم دانا حرز بنی هەمالیان کردبوو تر دابەزین قسەم بەیانە کرد بێمە هەرمان کوژن بە تفکەن لە لاشکارمان نەیکەن لە ڕوومان عیب بۆ ئەبێ شەڕ بکەین و دەرچین سەتاسەت و پەیوەندیمانشە بۆ یوارە عەلەساش کاکشێت شێخ محەممەد عەلی سوور ئەو مەجموعە باتیان ئێرە نانێژ بکرا بووە ئەو یوارە بێنە ئێرە ڕاپەڕین نێرە دەست پێ بکە پێش ڕانێ 5 سێ ئتر لە تقریبان سەعات سێ شتێکەم بوو ئەمن هاتن لێرە تەوقمانیان کرد ڕوبەڕوویەک بوونەوە یەکەم کەس من بریندار بووم کوڕێک برازام بۆ دریس تونڕاقی سەرکەوەبانەوە توانگەمی کرد سەرکەوتەبان تەقیان لێ کرد باش بوو سەیتەری کردە من وەزعکاس یارەکانیان جێ لە لێرە جەماعەدە من تەناربجەکەش لە بۆ تماربچەکان بردەبان برادێکمان لەگەڵا بوو قاسمتم بڕوار بجێ بنە سیارەکەەوە ئەو بەرامبەرە مەکتەبەکە مەقڕ حیزب بەعز بوو مەقڕ هۆجێک بوو وتم 6 حەودار بجی بنەوێتەوانش عسکەری لەم ناوە تەوزیع بوو دەستیان کرد باوان تەقانن ئەتوانین پرسیار کەی ماڵ جەبار سونجێ و ڕۆژەسیان چوارێکیان بریندار بوون تر شەڕەکە دەستی پێ کرد سعات دەی شەو برادەران نهاتن ئێمە سەحبمان کردێ لە من بە برینداری لە کفی دەرچووم. بەڵێ دیارە بۆ خۆی ڕاپەڕین گرنگی تایبەتی خۆی هەیە لە هەرێمی کوردستان و لە کوردستانی گەورەیشە و لە هەموو ناوچەکان و شار و شارۆچەکانیش بۆ خۆی ڕاپەڕین ڕووداوێکی گرنگ بوو. ئەگەر ئێمە بێنە سەر گەرمیان و بە تایبەتیش کفری و ئەو ناوچانەی کە بەعس هەمیشە هەوری تعریب و سڕینەوەی ئاسەواری کورد و مێژووی کوردیان دەدا بۆ خۆی ڕاپەڕین لە چرکە ساتێکدا هەموو ئەو هاوکێشانەی وەرگەڕا هەمووی قڵب کردەوە بێگومان ڕاپەڕین بۆ خۆی لەو ئان و سادەدا هەڵوەشانەوەی هەموو سیاسەتی تعریب و تەبعیسی بەعسیەکان بوو ئێمە هەمومان دەزانین ئەم شارەی ئێمە ئەم ناوچەیە ئێمە پێش ڕاپەڕین وەکو ناوچەکانی دیکەی گەرمیان و کەرکووک و ئەو ناوچە سنووریانە ڕوبەڕووی تعریب و سڕینەوەی ئاسەواری کورد و هێنانی عەرەبی هاوردە و ڕوخاندنی دێهاتەکان و بۆ نمونە ڕوخاندنی گەڕێکی مامحەمەد لە 1970 بۆ خۆی ئەوە نمونەیەکی زەقەکە لەو سەردەمەدا دەتوانەوە لەم چارێکی کەفری ڕژێمی بەعس ڕوخاندی و هەروە هێنانی ئەو هەموو هاوردەیە لە ڕێگەی بەعسیەکانەوە کە سوکاریان خێزانەکانیان ئەو ئەمن و پۆلیسانی کە لە کفریا بوون و چەندین گەڕێک هەر لەو سەردەمەدا بە ناوی ئەوانەوە ناونرا بوو ڕاپەڕین لە ئانوساتێکدا هەموو ئەوانی هەڵوەشانەوە چی لە کفری چی لە ناوچە سنوورەکانی دیکەی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا بۆیە من پێم وایە ئەوەی کێکە لە دەستکەوتە هەرە گرنگەکانی ڕاپەڕین کە سنوورێکی بۆ تعریب و تەبعیس و ئەو سیاسەتە ئەنجامدا کە ڕژێمی بەعس دژی کورد ئەنجامیاندا بوو بێگومان ئێمە ئەگەر باسی ڕاپەڕین بکرێ ئەگەر باسی خەباتی گەلی کوردستان بکرێ بە تایبەت دوای 75 تۆ ناکرێ باسی ڕاگەیاندن نەکەی ناکرێ باسی بە تایبەت ئێزگەی دەری دەنگی گەلی کوردستان نەکەی لەو سەردەمانەدا ئێمە هەمومان ئەو جیلەی ئێمە هەمومان لە یادمانە سات بە سات چرکە بە چرکە لە ڕێگەی دەنگی گەلی کوردستانەوە ئاگداری ڕووداوەکانی ڕاپەڕین و گۆڕانکاریەکان و شار و شارۆچکەکانی کوردستان بووین و پێش ئەوە ئەو هەموو ئیعاز و تعلیماتانەی کە
لە گەلی کورسانەوە بۆ شانە نهێنیەکان بۆ چەکدارەکان بۆ ڕێخستنەکان داهات بۆ ڕێخستنی ڕاپەڕین بۆ ئاگدارکردنەوە بۆ ڕووداوەکان ئێمە یەکێک لە سەروەریەکانی ئێمە لە مێژووی باشووری کوردستانە بێگومان گەلی کورسان ئێزگەی دەنگی گەلی کورسانە من دەتوانم بڵێم وەکو ڕۆڵەیەک هیچ ئەگەر وەکو کات خۆی ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ سەدام ناوی نابوو ئەوەنە ڕاگەاندن بەلایەوە گرنگ بوو ڕاگەیاندنی بەعسی ناو فەیلەقی هەشت فەیلەقی ثامن ئەوە وەکو بەراوردێک نییە بەڵام گەلی ئەگەر شۆڕشی باشووری کوردستان گەلی کورسانی لێ دەرکەی هەستەکەی قاچێکی شکاوە هەستەکەی نوقسانە هەستەکەی ناتەواویەک هەیە بۆیە پڕپە پێستی ئەتوانی بڵێ ئێزگەی دەنگی گەلی کورسان ڕۆڵێکی مێژووی هەبوو چی لە ساتی ڕاپەڕین چی لە پێشی ڕاپەڕین بۆ جۆشدان و ئاگدارکردنەوەی خەڵک لە ڕوودا و لە گۆڕانکاریەکان سەرەتا لەم ڕۆژانەدا پیرۆزبایی خۆم لە سەرجەم هەواڵەتی کوشەکان دەکەم و بنەماڵی شەیدانی سەربەرز دەکەم لە ساڵیادی ڕاپەڕین و بەم بۆنەوە ئەڵێم پێویستە لە هەموو کورد ڕێز لە خەباتی و تێکۆشانی ئەوان بکات و بە چاوێکی ڕێز و سێدەکات نەک بە چاوێکی ڕخناگرانەیەکی ڕوخێنەر سێری بکات ڕاپەڕین مڵکی میلەتێکە نەکتەنکە مڵکی حزبێک و تاکەلایەنێکە سەبارەت بە ڕاپەڕینی شاری کفری جیاواز بوو لەگەڵ شارەکانی دیکە چونکە حکوومەتی بەعس گرەوێکی زۆر گەورەی ئەکرد کە لە ڕاپەڕین لە کفری ڕۆندات بە حکمی ئەوەی کە چەندین پێکهاتەی نەتەوەی لەوێ بوو ڕاپەڕینی کفری ئەکری بکرین بە دوو قۆناغەوە چونکە لە ڕۆژی سێ بەر لە ڕاپەڕینی شاری ڕانێ بە دوو ڕۆژ هەوڵێکی ڕاپەڕین کرا لە شاری کفری لەلایەن چەند تێکۆشەرێکی کێتیوەکو حاتم حاجی ڕۆسم و هەواڵەکانی بەڵام ئەو هەوڵە شکستی هێنا بە چەند هۆکارێکی لاوەکیوە ڕاپەڕینی کفری کە لە ڕۆژی دەی سێ ڕوویدا و چرخانێکی زۆر گەورە بوو بە حکمی ئەوەی کە ئەم پانتا جغرافیە سوودێکی زۆر گەوری بۆ شارەکان دیکەی کوردستان هەبوو بەڵام بەداخەوە لە ڕۆژی چواردەی سێ شاری کفری و ڕوبەڕووی هێرشێکی دڕندداری گروهی مجاهدینی خەڵقی ئێرانی بوویەوە لە ڕۆژانی ڕاپەڕینی کفری و هێرشەکانی مجاهدینی خەڵق قوربانێکی زۆرماندا نزیکی 79 شەهیدمان لەم سنوورداوە و 13 کەسش بەدیل گیران و 15 کەسش بریندار بوو و تاکو ئێساکە چارەنووسی چەندین کەسمان دیار نییە ئەمە هێرشەکانی مجاهدینی خەڵق بوو ڕاپەڕین وەچەرخانێکی زۆر گەورە بوو بۆ شاری کفری و دەوربر ئێمە پێش ئەوەی ڕاپەڕین دەست پێ بکات ڕۆژانە کۆنتاکتێکی سەرکیمان هەبوو لەگەڵ ئێزگەی کلی کوردستانە و گوێبیستی هەواڵەکان و چالێکەکان نەبوون و خۆ ئامادە خستنێکە بوو لە شاری کفری بۆ ئەوەی کە چی کاتێکە ڕاپەڕین بکات ئێزگەی گەلی کوردستان ئەتوان بڵم لەو کاتاندا تاکە مینبەری ڕاگەیاندنی کوردی بوو کە هەموو گەلی کورد چاوی لەوە بوو کە چی کاتێک و لە چی ساتێکدا ڕاپەڕین ئەگاتە شارەکانە بۆیە ئێمە بە تایبەتی شەوانە ئەو کاتەش کارەبا نەبوو هەموو خەڵک بە چواردەوری ئیزگەکە داگرسان و لەوێش دانیشتن بۆ ئەوی کە سات بە سات هەواڵی چالێکەکان و هەواڵی ڕێنمایەکانی سەرهەڵدانی ڕاپەڕین بکات بێگومان ئیزگەی دەنگی گەلی کوردستان تاکە مینبەر بوو تاکە بزوێنەری ڕاپەڕین بوو لە کوردستانە 29 ساڵ لەمەوبەر لە ڕێگەی ئێزگەی دەنگی گەلی کوردستانەوە هاواری کرد کفری ڕاپەڕێت کەمتر لە کاتژمێرێک شارەکەی باوەشاسوار بۆ یەکجاری ئازادی پۆشی و لەو ساتەوە تا ئەمڕۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ئازادی و بێسانسۆر ژیان بەسەر دەبن و داواکارن ساڵیادی ڕاپەڕین بکرێتە هەوێنی ئاشتی و ئازادی و تەبایی و ئاوەدانی زیاتر بۆ کوردستان حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری